حکومت ناتوانین رغدا بنێ حکومت تەنها یەکشتی لەسەر واجبە یاخود خەدەمات یاخود شەقامەکان وەکو ئەنجومەنی بۆرسەی بازاڕی هەولێر دەمێت پێم بڵێ بۆرسەی بازاڕی زەوی و خانوو چۆن نرخ بۆ زەویەکان دادەنین. سەرەتا نیوەڕۆتان باش سپاس لۆ 1964 طبعا هەر وەکو جەنابەت ئیشارەت پێدا سعر و نرخەکان لە بۆرسەی شاری هەولێر کوودادەنێت طبعا ئەمە بریتە لە خزمەتگوزاری بریتە لە شەقام بریتە لەوەی کە مەسەرەن هەر جێگایە کە بیدایەتی تەوزە دەکرێت سعرەکەی شێوازەکە کە کاتە کە خەدەمات لۆ دەچی یاخۆ شەقامە چی لۆ دەچی سعرەکەی دەبتە شێوازشکە. باشە بابەتێکیان لە کاتێک کە کۆمەڵێک زەوی نوێ دێتە بازارەوە پێ دەڵێن بۆکس دەشکێت کە ئەو بۆکسە شکا نرخەک دیاریکراوە سەرەتا دەبێت لە چەند وەرەقە دەست پێ بکات یاخود ڕاستەوخۆ سعرەکە دادەندرێت. طبعا من هەروەکو ئیشارە پێدا ئەوەرزاری هەر شوێنێک یاخود هەر جێگایەک کە بیدایەتی تەوزە دەکرێت سعر و نرخەکانی کما دوایی کە دێتە ناو بۆرسەی خەڵک کردن و فرۆشتنی پێوە دەکا زیاتر بەرزبوونەوەی بەخۆی دەبینی بەڵام لە هەمان کاتیشدا ئەو نرخانە بەچ بەرز دەبتەوە مەسەن لۆنم نەمە شەقامی 120مان نەبوو 150مان نەبوو ئەو سەوزایەمان نەبوو پرۆژەی ئاومان نەبوو پرۆژەی ڕووناچیمان نەبوو ئەو شتانە هەمووی لە خۆی دەگرێت. باشە کاکنیاس بابەتی زەوی حکومت دەتوانێت نرخی بۆ دابنێت یاخود فرۆشیار ئەو کەسێک کە خاوەنی زەویەکەی نرخی دادنێت. طبعا نەخێر حکومت ناتوانین نرخدا بنێ حکومت تەنها یەکشتی لەسەر واجبە یاخود خەدەمات یاخود شەقامەکان ببا بەڵام کە داخلی ناو سیستەمی بۆرسەی عقاراتەکان دەبی بیدایەتی کردن فرۆشتنەکە بە کەمتر شێواز دەست پێ دەکات بەڵام دوای هێدی کە تەڵەبی لەسەر بوو سعرەکان لە خۆیەوە بەرز دەبێتەوە. باشە کۆمەڵێک زەوی هەیە لە ماوە ڕابردوو کە کێشیان لەسەر بۆ بەگشتی با بڵێن ناتوانرێت بکرێتە خانوویان وەستاوە ئەمانە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە نرخیان دابەزێت. طبعا هەر شوێنێک ئەگە گرفتی لەسەربی بیرفعل سعرەکانیان فەرق دەکات لە ڕووی کردن و فرۆشتن یاخود ڕادەوەستیان کە من لێرەوە دەمێت لە 906 چارەوە داوا لە بەڕێز وەزیری شارەوانی بکەم طبعا هەندێک مەلاک زەویەکانیان وەرگرتیا گرفتی لەسەرە و داوا دەکەین بە زووترین کات ئەو گرفتانە چارەسەرکە ئەگەر بێت و چارەسەر نەکرێ لەوانەیە کێشەی کۆمەڵایەتی یاخۆ سەتان گرفت لەمە لە شاری هەولێری دروست دەبی. باشە کاریگەری لەسەر نرخیانەیە طبعا کردن فرۆشتیان ڕاوەستایە لەبەروی خەڵک ئەگەر دڵنیان نەبتۆ لە مەلاکەکەی یاخود دڵنیان نەبتۆ لە چۆن وەرگرتنەوەکەی لەوانەیە کێشە کابرا 10 سال 5 سال پێشستا وەریگرتیە فرۆشتیتی ئێستا سەتانان دەستی کردی عادەکە لە 50 وەرەقەی ئێستا بوویتە 3 دەفتەر 4 دەفتەر نە حکومەت دام بە حقەتەکەی دادنێ نە خەڵکیش کردن فرۆشت پێ دەکات کەواتە کێشەی کۆمەڵایەتی لێ دروست دەبیت. باشە کاکنیاس وەستانی بەشێک لە پرۆژە یاخود با بڵێن تاوە نەبوونی بە نمونە شەقامی 150 مەتری کاریگەریە لەسەر نرخی ئەو زەوی و خانووانە لە چاردووری ئەوێن. طبعا ئێمە سوپاس گوزارین کە حکومەت هێرێمی کوردستان بە تایبەتی لەو فترە زەمانیەی بە چەندەها پرۆژە بە پرۆژەی وەنە لە شاری هەولێرە بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە ئێمە هەمومان دەستخۆشی لە ڕێز وزەرای دەکەین بەڕاستی کارێکی جوان کارێکی دۆستانە کارێکی هەولێریانەی کرد کەوا چەندەها پرۆژە بە پرۆژەی وەنە لە شاری هەولێرێ. طبعا شەقامی 150 مەتری کە ڕاوەستە ئەگەر پێمان وایە ئینشاڵڵا بە زووترین کات چکە ئەو پیاوە بەڕاستی کاری کرد بەڕاستی ئیشی کرد بەڕاستی کوردستانی دووبارە نۆژەنگ کردەوە یعنی سەر لە دەپا کوردستانی نۆژەنگ کردەوە ئەگەر شەقامی 150 مەتری دەست پێ بکاتەوە لەو ئەوەندەی کەمایە پێم وایە سعرەکان دوو هەندێکە بەرز دەبێتەوە. طبعا دوو هەندێکە بەرز دەبێتەوە لەبەرەوەی ئەگەر زەویەک ئێستا بە دەفتەرێک دەفتەر و 20 وەرەقی بێگە و شەقامە 150 مەتری لە پێش زەویەکەیدا بێتە خوارێ هیچ زەویەک پێم وایە لە 2 دەفتەر و 3 دەفتەری کەمتر نابی.